ڕاوێژکارێکی سوودانی لە شارپرێسەوە ڕوونکردنەوە لەبارەی تۆمارێکی دەنگیەوە دەدات. تۆمارە دەنگیەکە دەڵێت ئەمریکا بە زەبری هێز حکومەتی عێراق دەگۆڕێت. لە کاتێکدا نزیک دەبینەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق تۆماری دەنگی ژمارەیەک بەرپرس بڵاو بۆتەوە کە نهێنی مەترسیداریان تیادا ئاشکرا کراوە. لە یەکێک لە تۆمارە دەنگیەکاندا فەرهاد عەلائەدین ڕاوێژکاری محەممەد شیع سوودانی دەڵێت ئەمریکا هەڕەشەی سزادانی عێراقی کردووە بەهۆی دوور نەکەوتنەوە لە ئێران. تەنانەت ئەمریکا هەڕەشەی ئەوەشی کردووە بە زەبری هێز سیستەمی سیاسی عێراق دەگۆڕێت یاخود سەرکردەی گروپەکان لەوانە هادی عامری و قەیس غەزعەلی دەکوژێت. فەرهاد عەلائەدین بە شارپرێسی ڕاگەیاند ئەو تۆمارە دەنگیان ناڕاستە و دروست کراوە، درۆیە و بە تەواوی ڕەتی دەکەمەوە. لەو بارەیەوە عەدنان زورفی ئەندامی پەرلەمانی عێراق قسەی کردووە و توێتی سیستەمی سیاسی عێراق لەوە کەوتووە کە گۆڕانکاری یاخود چاکسازی بکات. تەنانەت ئەوانەی کێبڕکێ دەکەن ئامادەن دەست بۆ هەموو ئامڕازێک ببن بۆ شکاندنی یەکتر.